زیاتر قسەکردن لەسەر ئەم بابەتە گفتوگۆ لەگەڵ بەڕێز ناهرۆ ڕۆندزی جێگری سەرۆکی لێژنەی نەوت و گاز لە پەرلەمانی عێراق دەکەین بەڕێزان لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵمان دەبێت. کاک ناهرۆ سڵاوت لێبێت. ئەم بڕیارە کە دراوە سەبارەت بە ناردنی 700 ملیارەکە بۆ هەرێمی کوردستان مقنعە بەنسبەت ئێوە پێی ڕازین؟ سڵاو لە ئێوە بینندان خۆشەویستی کەمبراکەم بە شێوەیەکی کاتی کە ئەوەی کە بڕیارێک دراوە 2 ملیار و 2 تریلیۆن و 100 میلیارد بۆ مانجی 9/11 لەگەر داهاتەکانی غێری نەوتی کە ئەنی کێشەیەکی ئەومان نابێتین کە بتوانین ئەو سێ مانگە ڕاتبی هەموو فەرمانبەران بدرێت. باشە ئەی بۆ دوای سێ مانگەکە ئەوە دەمێنێتەوە سێ مانگدارەکە ئەو بڕیارەکە تاوەکو نهایەتی ئەو ساڵ. نهایەتی ئەو ساڵ من دوو بابەت هەیە ئەو وەختی مناقەشە دەکرێت نهایەتی سنەی مالیە یعنی نهایەتی ساڵە. ئەو کاتە دەگەڕێنەوە سەر قانونی موازنە بەپێ ئەو اتفاقانەی کە دەکرێتن لە بیدایەتی ساڵ و تاوەکو نهایەتی ساڵ ئەگەر بێت و محافەزەکان یاخود حکوومەتی عێراقی ئەو ئینفاقی کە لەسەریتیان ئەو خەردیانی کە لە بودجە دانرا هەمووی سەر بکاتن ئەگەڕێنەوە سەر بابەتی موازنە ئەو کاتە کێشەیەک نامێت. بەڵام ئەگەر بێت و سەرف نەکرێتن ئەم بابەتە ئەو هادەمینێتن بە شێوەی سوکەت لە بابزانی لە بۆ ساڵی ئایندا چۆن بتوانین چارەسەری ئەو مۆزوعە بکرێن ئەوانەیە داوا بکرێن لە هەر لە ڕێگەی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە یاخود لە حکوومەتی هەرێمەوە ئەبێ گۆڕانکاریەک دەستکاریەک لە قانونی بودجە بکرێتن بۆ ئەوەی کە مافی هەرێمی کوردستان بە پێی ئەو وەضعی کە ئێستا هەیە دەبێت تعدیلی تێدا بکرێتن و تەمینی مافەکانی ئەمە بکرێتن. باشە ینی ئەمە داهاتووی عێراقیش پێم وابێت کە ئەمە ڕای زۆرینەیە قسەی لەسەر ناکرێت بە بابزانین چۆن دەبێت و بە پێشبینی ئەمە ناکرێت. بەڵام ئەم زمینەی کە ئێستا لەبارە ئەوەی دوایین سەردانی سەرۆکوەزیران لەگەڵ شاندی یاوەری ئەمە ڕێکەوتنەکان ئەم ڕێکەوتنە ئەمڕۆ بڕیاری لەسەردرا کەمێک بەر لە ئێستش لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنی سوپاسی سەرۆکوەزیرانی فیدراڵی کرد مەسرور بارزانی. مەبەستەکە ئەوەیە پرسیارەکە ئەوەیە ئەم ڕێکەوتنە ئەم زمینەی کە ئێستا سازە و لەبارە ئەگەری ئەوەی هەیە کە لە داهاتوودا ڕێکەوتنەکان و ئەوەی کە تۆ باسی لێوە دەکەیت بە باشی بەڕێوە بچێت بەتەکیید ئینشاءالله سەردانی جنابی کاک مەسعود بۆ بەغدا ینی ئیجابیەکی گەلک باشی هەبوو کە پاشەوە سەردانی هەمولایەنە سیاسیەکانی کردو لە ناودا کە داواکرا کە لە ئیجتیماعی ئەمڕۆ پێش ئەوەی کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەفەری بە ئەمریکا بکاتن داوای کرد لەلایەن سیاسەکان کە وەزیرەکانیان لە ناو ئەنجومەنی وەزیران کە پاڵپشتی ئەم بڕیارە بن کە ئێمە بە سراحەتی داوای 800 مان کرد بەڵام بڕیارەکە 700 میلیارد بۆ یەک مانگ دابینگرا بەگشتی بۆ سێ مانگ بۆ 2 تریلیۆن و 100 میلیارد. ئەمە بە شێوەیەکی کاتی یعنی شتێکی باشە کە بتوانین تەمینی ڕاتبی هاوڵاتیانی ئێمە بکرێتن تاوەکو بتوانین ئەوەی جەنابی باس کرد نزانین سێ مانجی داهاتوو وەزع عێراق بێت قۆناغدا دەڕاتن بەڵام بە شێوەیەکی کاتی ئێمە پێمان دروستە. باشە قسە هەیە لەسەرەوەی زانیاری هەیە لەسەرەوەی کە دوایەوەی لە ئەمریکا گەڕایەوە سوودانی وەزیرە کوردەکان لۆبیەک دروست بکەن سەبارەت بۆ دانیشتن لەگەڵ سوودانی بۆ سێ مانگەکەی دیکە ئەمە چۆنە؟ بەڵێ ئەمەش چاوەڕوان دەکرێتن کە جەنابیان بگەڕێتەوە لە ئێستش وەفدی حکوومەت هەرێمی کوردستان لە ڕێگەی هەردوو وەزیرە بەڕێزەکانە دکتۆر فواد حوسێن و کاک بەندین ئەمەش بێ لۆبیەکێکی تازەی بۆ بکرێتن بۆ بتوانێت تەمینی پاشکەوتوی ئەو مانگانش بکرێت. باشە دیسان دەمەوێت سەرنجی خۆم و خۆت بخەمەوە سەر ئەم سەردانە ئەم لێکتێگەیشتنی کە ئێستا هەیە لە نێوان فیدراڵ و هەرێم ئەمە ڕێی تێدەچێت لە داهاتوودا لەسەر مەسەلەی هەمواری بودجە فعلەن بەباشی لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بکەوێتەوە ئەم لێکتێگەیشتنە ئەگەری ئەوەندەی تێدا هەیە؟ بەتەکیید ئینشاءالله یعنی لەبەر ئەوەی کە من لە سەردانشی تایبەت لەگەر محەممەد شیع سودانی زیاتر لە 40 دقیقە لەگەری دانیشتم هەر خۆشی باسی لەوە کرد کە بودجە بۆ شێوازە جێبەجێ ناکرێتن ئەبێ گۆڕانکاری بەسەردا بێتن. سەردانی جەنابی کاک مەسعود سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان سەدایەکی زۆر ئیجابی لە بەغدا هەبوو و لە نزیکەوە بەعضێک ئومور کە تێ نەگەیشتون واتە باسی دیتیلسی تەفاسیلی ئەو رقابة اتحادية عراقي لقى رقابة اتحادية هرمي كردستان
کە دیمەسی شێوازن ڕۆشتە و کە بەتەم بە شەفافێت ئێمە تەحملمان کردێ لەگەر ئەم مۆردا وانش لە بە راپۆرتەکانی خۆی ئاماژیان پێکردووە کە زۆر بە شەفافیتانە حکوومەتی هەرێمی کوردستان تەعاملی کردێ ئەو بابەتێک لە بۆ ئەوەی داهاتوو کە بتوانن تەنسیقێکی تەواو بینی هەردوو حکوومەت هەبیتن زیاتر بۆ تەمینی بە دەرەجەیەک موتەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە پاشان سیاسەتداریەکان کە لە قانونی بودجەی 2024 کە بتوانین ئیعادەی نەظەر بکرێتەوە چارەسەری پێدا بکرێت. باشە کاک نهرۆ لەم دانیشتنی خۆت لەگەڵ سوودانی چیتری گوت کە بتەوێ ئەو زانیارە لای کەس نەبێتەوە بە ئێمەی بدەیت؟ بەڵێ وەڵاهی زۆر زیاتر داوای لێکردین کەوا بابەتی بەعتیبارم سەرۆکی نەفتیما کێشەیەک هەیە کە بینی حکوومەتی هەرێم و بینی بەغدا لەسەر ئەو کۆمپانیانی نەوتی کەوا کولفەی گۆژمەی 1 بەرمیل نەفت لە عێراق چەندە و لە هەرێمی کوردستان بەراورد بکرێتن کە داتایەک درای کە حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی نووسراوی وەزارەتی نەوت کە ئەم داتایە حقیقەتەن واقعانە ئەمە ڕاست نییە بەڵکو شێوەیەکی تەخطیتی پێێرین تەخمینی تەقدیریە خەمێنراوە کە یعنی بە شێوازێک کەوا کاتیە تاوەکو کە بۆ موازنەدا ئەندرێتن کەسی کولفەی حقیقی لە نهاتی ساڵ بە دەرەکەوێتن چەندە ئێمەش بەپێ ئەو دۆکیومنتانەمان کە دەست کەوتووە لە وەزارەتی نەوتی عێراقی زیاتر لە 10 پاڵەوگەت 10 حەقل دراسەمان کردووە کە کولفەکەی ئەگاتە لە 1 ملیۆن بەرمیل ئەگاتە $20.80 داوامان کردووە ئێمە لە راپۆرتێکی تایبەتشە داوامان کردووە کە لێژنەیەکی تایبەت پێک بێتن لە هەردوو حکوومەت لە ڕێگەی ڕقابەی اتحادی باشە ئەو چی گوت کە باسی ئەو بڕەپارەیە کرا ئەو یعنی دەویست چاوەڕوانی ئەم تەقریرەیە ئەوش بێ ئیش لەسەر بکرێتن کە ئەم لێژنەیە پێک بێتن لە هەردوو حکوومەت بۆ ئەوی لەسەر ئەم بابەتە بە وردی لێکۆڕینەوەی لێ بکەن و داتاکەی بدەینە بەڕێز. باشە بەڕێز نهرۆ ڕوانزی جێگری سەرۆکی لێژنەی نەوت و گاز لە پەرلەمانی عێراق لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵم بووی ماندوو نەبیت.